سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەنگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕێگرنگترین هەواڵەکان دەست بە سەرکرانی دووبارەی موحسین ڕەسوولزادە لە بۆکان، دۆزینەوەی تەرمی دوو ژن لە ورمێ بۆکان، فڕێجانی سێ کۆرپەڵە لە یەکێک لە شەقامەکانی بۆکان، خۆپیشاندانی خەڵکی شاری وان لە باکووری کوردستان، گیانە دەستان و برینداربوونی سێ کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر شنگاڵ، ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان و قەلعەگەنج و کوژران و برینداربوونی 36 کەس لە کلوپێکی شەوانە لە ئیستانبوڵ. درێژە هەواڵەکان دەست بە سەرکرانی دووبارەی موحسین ڕەسوولزادە لە بۆکان. ڕۆژی یەکشەممە 12 خاکە لە 1403 موحسین ڕەسوولزادە هاوڵاتی تەمەن 39 ساڵی خەڵکی بۆکان لەلایەن ئێدارەی دەسەڵاتیە و شارەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان هێزانیەکان هەڵیان کوتەوەتە سەر ماڵی موحسین ڕەسوولزادە و ناوبراویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. بە وسەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئەو شارۆمەندە سەبارەت بە ڕێڕەسمەکانی نۆرۆز دەست بەسەرکراوە و بە دۆداشوونێ بنەماڵەکەی تا بامڕۆ بەیاکان بووە. شاینی باسەکان موحسین ڕەسوولزادە ڕۆژی هەینی 11 سەرماوەزی 1401 لە ڕەوتی بزوتنەوەی ژنجیان ئازادی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە دەست بەسەر و دوای ماوەیەک بەدانانی بارمتەو بە شێوەی کاتی ئازاد کرابوو. دۆزینەوەی تەرمی دوو ژن لە ورمێ و بۆکان. ڕۆژی سێشەممە 14 خاکە لێوە تەرمی دوو ژن لە جادەی ورمێ بۆ نەغەدە و بەنجاوی بۆکان لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە دۆزرایەوە. بە وتەی پۆلیسی ورمێ تەرمی ژنێکی تەمەن 38 ساڵ کە خنکێنراوە لە پێش فەرمانی ئۆتۆمۆبیلەکەی لە جادەی ورمێ بۆ نەغەدە دۆزراوەتەوە. بە وتەی پۆلیس ئەگەری هەیە ئەو ژنە لەلایەن هاوژینەکەیەوە کوژرابێت. لەلایەکی دیکەوە تەرمی ژنێکی تەمەن 48 ساڵ لە بەنجاوی بۆکان دۆزراوەتەوە و پاش هاتنی هێزەکانی ئۆرژانس و پۆلیس لێکۆڵینەوەکان لەسەر ئەو ڕووداوە دەستی پێکردووە. فڕێزانی سێ کۆربەڵا لە یەکێک لە شەقامەکانی بۆکان. ڕۆژی سێشەممە 14 خاکە لێوە سێ کۆرپەڵەی هاوسان لە یەکێک لە شەقامەکانی بۆکان دۆزراوەتەوە. بە پێزانیاریەکانە و سێ کۆرپەڵە سەرەتا لەلایەن خەڵکەوە دۆزراونەتەوە و ڕادەستی بەهزیستی کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ باوکی و سێ منداڵە بە بیانووی کێشە لەگەڵ هاوژینە دووهەمەکەی هەر سێکیانی لە یەکێک لە کۆڵانەکانی بۆکان فڕێداوە. خۆپیشاندانی خەڵکی شاری وان لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەممە 14 خاکە لێوە پاش هەڵوەشانەوەی مافی نوێنەرایەتی هاوسەرۆکی شارەوانی گەورە شاری وان لەلایەن دەوڵەتی ئەردۆغانەوە خەڵکی ئەو شارە ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بە وتەی شالاکانی مەدەنی لە باکووری کوردستان پاش ئەوەی حزبەکەی ئەردۆغان هەڵبژاردننی شارەوانیەکانی لە باکووری کوردستان دۆڕاندووە دەستی داوەتە سەر کوتوو کودتای سیاسی دژ بە حیزبی دموکراسی و بەرابەری گەلان و مافی نوێنەرایەتی عەبدوڵڵا زەیدان شارەزاری هەڵبژێردراوی شاری وانی هەڵوەشاندوێتەوە. لە کارزانەوە بەرامبەر بە بڕیاری دەوڵەت دانیشتوانی شاری وان ڕژانە سەر شەقام و ڕایان گەیاندکە عەبدوڵڵا زەیدان نوێنەری ڕاستەقینەی ئەوانە و بە وستنەوەی دروشم لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. گیانەدەستان و برینداربوونی سێ کەس لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر شنگاڵ. ڕۆژی سێشەممە 14 خاکە لێوە پەهبادێکی تورکیا ئۆتۆمۆبیلێکی لە ناوچەی سەردەشتی شنگاڵ کردە ئامانجوو بۆ هۆیەوە کەسێک گیانی لەدەستا و دوو کەسی دیکەش بریندار بوون. بە وتەی هێزەکانی یاسایش ناسناوی ئەو سێ کەسە هێشتا ڕوون نەکراوە، بەڵام شۆفێری ئۆتۆمۆبیلەکە گیانی لەدەستاوە و دوو کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لە هەواڵێکی دیکەدا فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا بەچەڕی ناوچەکانی پاراستنی مێدیایان بردمان کردووە، بەڵام ڕێژەی زیان و زەرەرەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. ناڕزایەتی کەشاوەرزان لە ئیسفەهان و قەلعەگەنج. ڕۆژی سێشەممە 14 خاکە لێوە کەشاوەرزان لە ئیسفەهان و قەلعەگەنجی بەلوچستان لە ناڕزایەتی بەرنەجانی هەقئاوە و پشکی سوسەمەنی ناڕزایەتیان دەربڕی. ئەمە دووهەمین ڕێپێوانی گەورەی کەشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان لە ساڵی تازەی هەتاویە و کەشاوەرزان دەڵێن دەوڵەت بڕیاریدا بوو هاوکار لەگەڵ دەستپێکی وەرزی نوێ شاندن هەق ئاوەیان پێ بدات، بەڵام هێشتا بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. لە لایەکی دیکەوە کەشاوەرزانی شارستانی قەلعەگەنج لە بەلوچستان
لە ناڕزایەتی بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی لە بەردەم ڕێکخراوی جیهادی کەشاوەرزی کۆبوونەتەوە و ڕایانگەیاندووە کە بۆ گواستنەوەی گەنمی کەشاوەرزان گازۆیلیان نییە و بەرپرسانی ڕۆژیم هیچ بایەخێک بە کێشە و گرفتەکانیان نادەن. کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری لە کود عەبدۆڵای ئەهواز. کرێکارانی شاغڵ لە شارەوانی کود عەبدۆڵای ئەهواز ڕۆژی سێشەممە 14 خاکەلێوە لە ئاز نەزانی جاخوازیە دووەخراوەکانیان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی شارەوانی کود عەبدۆڵا لە ئاز نەزانی حەقدەست و مەزایە دووەخراوەکانیان ناڕازین و دەڵێن بەهۆی نەزانی حەقدەست تووشی کێشەی مەعیشەتی بوون. کرێکارانی ناڕازی هەروەها داوایان کرد حەقدەستەکانیان بڕواتە سەرەوە و حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تامینی اجتماعی پەرزەخ بکرێت. مانگرتنی بەندکراوانی سیاسی لە چەند زیندانی ئێران. ڕۆژی سێشەممە 14 خاکەلێوە بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە چەند زیندانی ئێران بۆ دەهەمین جاری بەردەوام دژ بە سزای ئەعدام مانیان لە خواردن گرت. بەپێی راپۆرتەکان بەندکراوانی سیاسی و بیرمەند لە بەندەکانی 4، 6 و 8 زیندانی ژنانی قزل حەسار، بەندکراوانی سیاسی زیندانەکانی مەشهەد، ناوەندی کەرەج، خۆڕەماوە، سەقز، نەغەدە، خۆی و چەند زیندانی دیکە لە ساڵی ڕابردووەوە بڕیاریان داوە هەر سێشەممە دژ بە سزای ئەعدام لە ئێران مان لە خواردن بگرن و ڕۆژی سێشەممە دەهەمین مانگرتنی خۆیان بەڕێوە برد. بانکشتی هەستی ئەمیری و زیان نەبەوی بۆ لەقی ئیجرای ئەحکامی ئەڤین. هەستی ئەمیری و زیان نەبەوی دوو چالاکی خوێندکاری زانکۆی عەلامەی تەباتەبایی بە بەستی جێبەجێکردنی سزای زیندان بۆ لەقی ئیجرای ئەحکامی دادسەرای ئێڤین بانکەشکراون. هەستی ئەمیری و زیان نەبەوی مانگی گەلاوێژی 1402 هەساوی لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تاران با سەرۆکایەتی قازی ئەفشاری هەر یەکە و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراون. جەلسەی دادگایکردنی ئەو دوو چالەکە خوێندکاریە لە ڕێکەوتی 19 پوشبڕی 1402 لە لەقی 26 دادگای انقلابی تاران بەڕێوەچوو. لە بەرواری چواری گۆڵانی هەمان ساڵ ئەو دوو خوێندکارە سەبارەت بە دەربڕینی ناڕزایەتی لە ئاز ژاراویکردنی قوتابیان پەروەندە سازیان بۆ کرا. کوژران و برینزاربوونی 36 کەس لە کلوپێکی شەوانە لە ئیستانبول. ڕۆژی سێشەممە 14 خاکەلێوە بەهۆی ئاگرکەوتنەوە لە کلوپێکی شەوانە لە گەڕەکی بەشیکتاشی ئیستانبول 29 کەس گیانیان لەدەستا و 8 کەسی دیکەش بریندار بوون. بە پێزانیاریەکان هێشتا هۆکاری ئەو ڕووداوە ڕوون نەکراوە، بەڵام 29 کەس بەهۆی سووتانی جەستە گیانیان لەدەستاوە و 8 کەسی دیکەش بەهۆی هەڵەمەژینی گازی مۆنۆکسیدی کاربۆن ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. دووە هەواڵ گیانەدەستانی 8 پەنابەر لە ئالبانی. پۆلیسی ئالبانی ڕۆژی سێشەممە 14 خاکەلێوە ڕایگەیاند بەهۆی بەربوونەوەی ئۆتۆمۆبیل بۆ نێو دۆڵێک لە ناوچەیەکی کوێستانی 8 پەنابەر گیانیان لەدەستاوە. بە وتەی پۆلیسی ئالبانی شۆفێری ئۆتۆمۆبیلەکە خەڵکی وڵاتە بووە و 8 پەنابەرەکەی دیکە خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئەفریقا بوون و لێکۆڵینەوەکان لەوبارەوە دەستی پێکردووە. شاینی باسەکە ساڵانە بەجێیان پەنابەری خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ئەفریقا لە ڕێگای گەیشتن بە ئۆروپا گیانیان لەدەست ئەدەن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوود.